دۆسیەی پارەی ژێرزەمینەکانی عەدنان جومەیلی بریکاری وەزیری نەوتی عێراق ڕایگشتی و ناوەندە سیاسیەکانی هەژاندووە و پەردەی لەسەر گەندەڵیەکی ترسناک هەڵداوەتەوە کە وڵاتەکەی نوقمی قەیران کردووە. بەڵام ئەم شێوازە لە شاردنەوەی پارە و دەست بەسەرداگرتنی سامانی خەڵک ئەگەر بۆ عێراق نوێ بێت ئەوە بۆ هەرێمی کوردستان مۆدێلێکی کۆنە و ساڵانێکی زۆرە سیاسیە دەست ڕۆیشتووەکان پەیڕەوی لێ دەکەن. بۆ ئەم تاوانە قێزەونەش هەر خۆیان شایەتیان لەسەر یەکتر داوە. مەسئولی وایە 200 ملیۆن دۆلاری دزیوە، 200 ملیۆن زیاتری دزیوە تا ئێستا، هیوای 500 ملیۆنی دزیوە. پارەی ژێرزەمینەکانتان ئەیڵێمەوە، پارەی دزراوتان بۆ دەرەوەی وڵات ئەیڵێمەوە، کۆنتڕۆڵی گومرگەکانتان ئەیڵێمەوە. خەڵک هەمووی ئەزانێ 10 ملیۆن دلار کەی پارەیە بۆ ئەم حکوومەتە. هەر ئەو باخ و ئەرزی تاپۆ نەکراو بفرۆشن 8 بۆ 9 ملیۆن دلار ملیار دینار ئەتوانن ئەرز و باخی تاپۆ نەکراو بفرۆشن ئێستا، بەس ئەوە بفرۆشن. خۆ ئەگەر ئەم شایەتیەش نەبوایە واقعی هەرێمی کوردستان و گرفتاری خەڵکەکەی بەدەست نەداری و بێموچەیی و بێکاری و کۆچی ناچاریەوە خۆی لە خۆیدا بەڵگەیە لەسەر نەبوونی شەفافیەت و دادپەروەری لە دابەشکردنی خێر و بێری وڵاتدا، چونکە لە هەر شوێنێک دەوڵەمەندی زەبەلاحی وەک کاربەدەستانی هەرێم هەڵتۆقین ئەوە دیارە خوێنی خەڵک دەمژرێت و قوتی خەڵک دەدزرێت. هەرێمی کوردستان بە درێژایی ساڵانی ڕابردوو خاوەنی سەرچاوی گەورەی داهات بووە لە نەوت و غازەوە بگرە تا خاڵە سنووریەکان و گومرگ و داهاتی ناوخۆ. بەڵام لە بەرامبەردا زۆرێک لە هاوڵاتیان هێشتا لە ژێربار و دۆخێکی ئابووری سەختدا دەژین و بەردەوام چاوەڕوانی دابشکردنی موچە و دابینکردنی لانی کەمی پێداویستیەکانی ژیاندان. لەم دۆخەدا ڕۆژانە کۆشک و vێلای چەند دۆنمی لە ناو شارەکان و کۆمپانیای بازرگانی زانکۆ و نەخۆشخانە ئەهلیەکان و پرۆژە ملیۆنان دۆلاریەکان هەڵدەتۆقن و هیچ کەسیش نازانێت سەرمایی ئەم پرۆژانە لەکوێوە هاتن و ئەو زەویانەی بۆیان تەرخان دەکرێت بە بڕیاری کێ وە پەخشان دەکرێت. ئەم جیاوازی ئاسمان و ڕێسمانە لە نێوان ژیانی خەڵک و سەروەتی چینی دەسەڵاتدار تەنگەژەیەکی ئابووری دروست کردووە کە دادپەروەریشی خستووەتە ژێر پرسیارەوە، چونکە لە وڵاتێکدا کە یاسا بەسەر هەموواندا جێبەجێ بکرێت دەبێت سامانی بەرپرسان و سەرچاوی داراییان ئاشکرا و لە ژێر چاودێری دامەزراوەکانی لێپرسینەوە دابێت کە ئەم بنەمایە لە هەرێمی کوردستان و لە سایه حکمی حزبەکانی دەسەڵاتدا بوونی نییە. بۆیە لە هەرێمی کوردستان دەیان عەدنان جومەیلی هەن کە پارەی خەڵک و سامانی وڵاتیان لە ژێرزەمینەکاندا شاردووەتەوە و بەخواستی خۆیان لە کڕینی موڵکەکانی ئەوروپا و بەگەڕخستنی میدیای بندیوار و ئەجێندای حزبی و بنەماڵەیدا تەخشان و پەخشانی دەکەن. جیاوازیەکە تەنها ئەوەیە عەدنان جومەیلیەکەی عێراق دەستی یاسای پێدەگات و پارەکانی کە لە ژێرزەمینەکان شاردوێتەوە ئاشکرا دەکرێن. بەڵام عەدنان جومەیلیەکانی هەرێم کە زۆر لەوە زیاتریان لە ژێرزەمینەکاندا شاردوێتەوە هیچ حسابێک بۆ یاسا ناکەن. کوردستان بە موڵکی خۆیان و خەڵکەکەشی بە پاسەوانی بنەماڵەکانیان دەبینن.